بەڕێزان هەروەک بەڕێز جەنابی وەزیری ناوخۆ ڕاگەیاند ئەمڕۆکە پرترین لە کار و چالاکی و ئیجرعاتەکان بوو دەتوانین بڵین دوا بە دوای کۆبنەوەی دوێنەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و بە تایبەتی لەژێر ڕۆشنایی بڕیار و ڕاستپاردەی بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەڕێزیان ڕاستپاردەین تەندروستی هاوڵاتی و لایەنی تەندروستی گرنگترە لە هەموو لایەنەکانی تر بۆیە هەموو ئیجرعاتەکان هەموو کارە پێویستەکان لەگەڵ ئەوەی کە هەندێک سەخت و هەندێک نیگەرانی تێدا هەیە لەلایەن هەندێک لەو هاوڵاتی و دام و دەستگانە و ماندووبوون بەڵام تەندروستی هاوڵاتیان و تەندروستی گشتی بەلای حکوومەت هەرێمی کوردستانەوە بە پلەی یەکەم و گرنگ دێت. بەڕێزان لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو ژمارەی ئەو هاوڵاتیانەی لە گەشتەکانیاندا گەڕاونەتەوە لە وڵاتانە بە تایبەتی وڵاتی ئێران 1734 هاوڵاتی لە کاتی ئێستادا لە 15 شوێن لە هەرێمی کوردستاندا لە کەرنتین لە شوێنی تایبەتی حاوانە و لەژێر چاودێریدان و ژمارەی هۆڵەکان 12 شوێنی نەخۆشخانەی تایبەت بۆ ئەم نەخۆشانە دەتوانین بڵین لە هەرێمی کوردستان لە شوێنە جیاجیەکان لە ناو شار و لە قەزایەکاندا جیاکراوەتەوە بۆی ئەگەر بێت و گومان لێکراوەکە بێت جیاکراوە بێت لە نەخۆشانی تر بە قەبارەی 170 قەروێلە بۆ نەخۆش و لە پلانی دووەمیشدا ئەگەر خوا نەخواستە ژمارەی گومان لێکراوان و نەخۆش زیاد بێت ئەوە ژمارەکە زیاتر دەبێت بەڵام خۆشبەختانە تا ئێستا هیچ حالەتێکی نوێ یان حالەتێکی ئیسپات یان توشبوو بە نەخۆشی ڤایرۆس لە هەرێمی کوردستاندا بە ڤایرۆس کۆرۆنا تۆمار نەکراوە. لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا چواردە گەشتیار یان بڵین چواردە کەس پشکنینی لێوەرجراوە تاوەکو بزانین کە گومانی نەخۆشی کۆرۆنای تێدا هەبێ خۆشبەختانە لەم چواردەیە 11 پشکنین دەرچوو تا ئێستا هەر 11یان نێگەتیڤ بوو هیچ حالەتێکی پۆزتیڤ حالەتێکی ڤایرۆسی کۆرۆنا تۆمار نەکراوە و دەرنەچوە خۆشبەختانە و هیوادارین ئەوانەی تریش هەر گومان لێکراوێک لە پشکنیندا دەرنەچێت و لە کاتی هەبوونی هەر حالەتێک گومان لێکراوەک ئەوە پشکنینە تاقیگەیەکان لە توانایدایە بە هەمان شێواز و بە هەمان جۆر و هەمان پرۆسیسی تاقیگە نێودەوڵەتەکان بە هەمان ئامێر و بە تەنسیق لەگەڵ تاقیگە سەرچاوەیەکاندا ئێمە لە هێڵین و لەسەر خەتین ئەوە دەست بەجێ ئیعلانی دەکەین. ئەوەی کە تا ئێستا ماوە تەنها سێ پشکنین بۆ سێ نەخۆش لەژێر تاقیکردنەوەی پشکنینی تاقیگەییدایە بۆ دۆزینەوەی ڤایرۆسی کۆرۆنا کە لە کاتی دەرچوونی ئەنجامەکان ئەوە ڕای دەگەێنین. ئەمڕۆکە بەڕێزان لە ڕێکارێکی نوێدا کە زۆر گرنگ بۆ پاراستنی هاوڵاتیان هەرێمی کوردستان لەم نەخۆشیە و ڕێگەگرتن لە سەرهەڵدانی ئەم ڤایرۆسە دوا بە دوای بڕیارەکانی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و دوای بەیان و ڕاستپاردەکانی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە دەست بەجێ لە بەیانیەوە دەست پێکرا بە دانانی تیمی پزیشکی بە هەمان ئەو ڕێکارانەی کە لە دەواازە سنووریەکان و فڕۆکخانەکان دەکرێت ئەوە لە خاڵەکانی پشکنین لە نێو شارەکانی هەرێمی کوردستان و شارەکانی تری عێراقدا دەکرێت کە ژمارەیان 14 خاڵی پشکنین ئەمڕۆ بە بەردەوامی تیمی پشکنین لەلایەن کارمەندانی تەندروستی و بە ئامێری پشکنینی پلەی گەرمی لەش ئامێری تایبەت ئەوە دەست بەجێ دابین کرا و هەمویان ئێستاکە لە کارکردندان و بەردەوامیشە. لە هەمان کاتدا چاوی تیمەکانی تەندروستی لە بازار و شوێنە گشتەکان بە تایبەتی بۆ پێداویستی پزیشکیەکان دوور نەبووە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو لە ناو شار و شارۆچکەکان لە هەرێمی کوردستان 59 سەردانی بە دواداچوونی شوێنەکان کراوە کە هەمووی بە لیست و تۆمار و ناونیشانی شوێنەکان ئامادەیە لە نێو ئەوانەدا 11 شوێن بەهۆی پابەند نەبوونیان بە ڕێنماییە تەندروستیەکان بە تایبەتیش لە ڕەوشی ئێستادا بەهۆی گرانکردنی نرخی پێداویستی پزیشکی لەسەرەوەی ئەو نرخانەی کە هەیە ئەوە دەست بەجێ ئەم 11 شوێنە داخرانە و سزای پێشباردن یان غەرامە کراون. لە هەمان کاتدا 5 نووسراوی نوێی ڕاستپاردەکان دەرچوو هەر ئەمڕۆ لە وەزارەتی تەندروستی کە هاوکات بوو لەگەڵ ڕاستپاردە و بڕیارەکانی وەزارەتی ناوخۆ کە خۆی دەگرتەوە لە هەمان ئەو ڕاستپاردەین لایەن وەزارەتی ناوخۆ بۆمان دەرچووە بە تایبەتی دانانی تیم لە بازگەکان و هەروە ڕاستپاردەی تایبەتمان دەرکرد بۆ هەموو کەمپەکان و ئاوارە و پەناهەندەکان بۆی ئەگەر هەر هاتوچوویەک هەبێت لە نێوان
ئەو ئاوەرە پەناهەندانە یا هەر گومان لێکراوەکە بێ زۆ چۆنیەتی و شێوازی تەعاملکردن ئەگەر بێت و گومان لێکراوەکە بێ ئەوە چۆن ئەم نەخۆشە لە ڕێگەی هێڵە گەرمەکان و تیمەکانی وەڵامدانەوەی خێرای یان بڵێن تیمەکانی دۆزینەوەی حالەتەکان ئەوە دەست بەجێ دەستنیشان دەکرێت. هەروەها من دەمەوێت لێرەوە ڕای بگەینین کە وەزارەتی تەندروستی دوای سەرقالبوونی بە ئامادەکردنی یەکێک لە کەناڵە ناوخۆیەکان تایبەت بە وەزارەتی تەندروستی لەم شەوەوە کەناڵێکی تایبەتی لۆکاڵی HD لە کەناڵەکانی ناوەخۆ تایبەت بە وەزارەتی تەندروستی دەبێت. ئێستا وەزارەتی تەندروستی خاوەنی کەناڵێکی تایبەت و شاشەیەکی تایبەتە بۆ بڵاوکردنەوەی ڕێنمایە تەندروستیەکان و هەموو ڕووداوەکان و لێرەوە من دەمەوێت داوا لە دام و دەستگاکانی ڕاگەیاندن لە هاوڵاتیانی خۆشەویست لە هەموو لایەنێکی پەیوەنددار دەکەین وێڕای ئەوەی کە سوپاسی خەمخۆریان سوپاسی بڵاوکردنەوەی ئەم ڕاستیە نەی بواری تەندروستی و سەرچاو باوەڕپێکراوەکان دەکەن بەڵام لە هەمان کاتدا خۆیان دوور بگرن لە هەر پروپاگەندەیەکی نادروست یان دوور لە سەرچاوە دوور لە ڕاستی بە تایبەتی لەوانەی کە ئیدعای بوونی هەندێک چارەسەر و یانیش چاوپێکەوتن لەگەڵ کەسانی ناپەیوەنددار کە پەیوەندی بۆ بابەتەوە نەبێت هیوادارین کە لەم ڕوانگەیەوە بڕیاری حکوومەت هەرێمی کوردستان پابند بن کە تاکە سەرچاوی ئەم ڕێنمایی و ڕاستپاردانە لە ڕووی تەندروستی و وەزارەتی تەندروستی و هەروەها وەزارەتی ناوخۆی لە ڕووی ڕێکارە یاسایی و ڕێکارە ناوخۆیەکان دەبێت و لە هەمان کاتدا وتەبێژی حکوومەت هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی سەرپشک دەبن لە بڵاوکردنەوەی هەر هەواڵێک ئەوە کە تعبیر لە ڕاستی و دروستی ڕەوشی هەرێمی کوردستان بکە بۆ ئەم هەڵمەتە. بۆیە ئێمە خۆشحاڵین هیوادارین کە هاوڵاتیان جێبیست و بینەری ئەم شاشەی تەلەڤیزیۆنی وەزارەتی تەندروستی بن و لێرەوە ڕای دەگەێنین کە خۆشبەختانە ئەمڕۆکە ژمارەیەکی تری پێداویستی پزیشکی بۆ پشکنینی کیتەکانی ئامێری PCR بۆ پشکنینی تایبەت بە ڤایرۆسی کۆڕۆنای نوێی کۆڤید 19 هاوشەوەی ئەو پێداویستێکە لە هەموو جیهاندا لە هەموو وڵاتانی پێشکەوتوودا بە هەمان شێواز بەدەستمان گەیشتووە ئێمە لە هەوڵی توانای بەردەوام داین کە زۆرترین ژمارەی پێداویستەکانی تاقیگەدابین بکەین لە ڕۆژانی داهاتوو لە هەفتەی داهاتوو بەڵکو بتوانین بەبێ دوودڵی هەر گومان لێکرا هەر نەخۆشە گەر کەسێک کە پێویست بە پشکنینەکە بکە بۆی ئەنجام بدەین. وەسپاسی هەموو وەزارەتە پەیوەنددارەکان دەکەین وێڕای وەزارەتی ناوخۆ وەزارەتەکانی تر کە هاوکار و پاڵپشت بوونە بە تایبەتی وەزارەتانی کە پەیوەنددارن سوپاسی وەزارەتی خوێندنی باڵا دەکەین ئەمڕۆکە کە سەردانی وەزارەتی تەندروستیان کردووە لە ڕووی زانستی و لە ڕووی ئامادەکردنی هەموو مامۆستایانی زانکۆ لەگەڵ ئەنجومەنی زانکۆ سەردانیان کردنین بۆ ئەوەی سوود لە توانە زانستیەکانی ئەوان ژێربگرین. سوپاسی وەزارەتی گواستنەوە گەیاندن وەزارەتی پەروەردە وەزارەتی ئەوقاف دەکەین هەروەها سوپاسی هەموو لایەنە پەیوەنددارەکانی تر دەکەین. بەڕێزان ئەمڕۆکە وەکو بیستان لە بەڕێز جەنابی وەزیری ناوخۆ ناگەڕێمەوە سەری کە چەند ڕێکارێکی تر سەبارەت بە گەشتیارانی هاتوو لە چەند وڵاتێکی تر بە تایبەتی لە فڕۆکەخانەکان دەواازە سنووریەکان هیوادارین کە ئەوە مایەی ئەوە بێت کە هاوڵاتی کەمترین سەفەر بکە ئەگەر زۆر پێویست نەبێ هاوڵاتی سەفەر نەکات و هاوڵاتی خۆی دوور بگرێت لە کاتی ئێستادا لە گەشتکردن و سەردانی شوێنی قەرەباڵغ و ناو فڕۆکە و هەروەها بەرکەوتنی بەو بە تایبەتی لە وڵاتانەی کە ئەم نەخۆشەی تێدا تۆمار کراوە و ئەمە دەکەوێتە سەر ئەوەی هاوڵاتی کە دەتوانێت بە شێوازی پەیوەندیکردن بە تەلەفۆن ئەگەر سەردان و بەسەرکردنەوەکانی ئەنجام بدا باشترە لەوەی کە سەردانەکان و جوڵەی گەشتیاری ڕابۆستێت. من لێرەوە دەمەوێت بڵێم کە بەڕێز جەنابی وەزیری ناوخۆش ڕایگەیان پارێزگاکان حزوری بەڕێز وەزیری ناوخۆ لە پارێزگاکانی تریش تا ئاستی قەزا و ناحیەکانیش لەگەڵ دائیرە پەیوەنددارەکان و فەرمانگەکان ئیجراعاتی زۆر باش و پێویستیان بڕیارداوە و دەستیان پێکردەوە سوپاسیان دەکەین بە تایبەتی لە بواری تەندروستی گشتی شوێنە گشتیەکان هەروەها لە بۆ ڕێنمایە تەندروستیەکان و سنووردارکردنی هەندێک دیاردەی تەندروست و چاودێریکردنێکی وردی ڕەوشی بازار و شوێنە گشتەکان سوپاسیان دەکەین هیوادارین کە هەموو لایەک هاوکار و پاڵپشتی ئەو ئیجراعاتانە بن. هەروەها ئێمە لێرەوە دەمەوێت هەندێک ڕێنمایی تر بەڕێستان ڕابگەینین هاوڵاتیانی خۆشەویست دەمەوێت دڵنیا بکەینەوە کە ئەم ڕێکارانە نەبێتە سەرچاوی دڵە ڕاوچێ نەبێتە ترس و تۆقااندن و هەروەها لە ڕووی دەرونیەوە شڵەژانێک خۆی توش بکات بەڵکو بەهێمنی و بە سادەیی دەکرێت ڕێکارەکان زۆر سادە و ساکارە پاکوخایانی کەسی پاکوخایانی دەست و هەڵسوکەوت و خواردن و دووربوونی لە شوێنە قەرەباڵغ و بەرکەوتنەکان سادەترین ڕێکارە کە دەتوانێت هەموو کەسێک بیکا بۆی هەموو کۆمەلگای ئێمە و هەرێمی کوردستان پاک ڕابگرین لەو ڤایرۆسە. بە هەمان شێوە
دەمەوێت ئەوە ڕابگەینین کە ئەنجام دابینکردنی ماسک مەرج نییە بۆ هەموو کەسێک کە لە شوێنێکی پاک و لە ماڵی خۆیدایە بەکارهێنانی ماسک دەکرێت بەکارهێنانی کلینکس و بەکارهێنانی هەر تیشوێکی تر کە بتوانێت لە کاتی پژمین کۆخە بەکاری بێنێت تاوەکو بەرامبەری بەرکەوتە نەبێت ئەوە سادەترین ڕێکارە مەرج نییە هەموو پێکەوە هاوڵاتی ڕوو لەوە بکات و کە ئەزمەی ماسک و دابینکردنی و پێداویستیانە بکە و لێرەوە ڕای دەگەێنم کە ئامێری پەیوانی پلەی گەرمی لەش بۆ هاوڵاتیان ئەوە ئامێرەکە لەلایەنی پەیوەنددار و لایەنی تەندروستیەوە بەکاردێت و ئەمە نیشانەیەکە لە نیشانەکانی تەندروستی بەرزبوونەوەی پلەی گەرمی لەش یان تایەک ئەوە دەبێت سەردانی نەخۆشخانە بکە و مرۆڤ خۆی دەتوانێت هەست بە پلەی گەرمی لەشی خۆی بکات کاتی بەرزبوونەوەی پلەی گەرمی لەش بۆ هەر کۆکارێکی هەر نەخۆشیشتر بێ ئەوە پێویست بەو ئامێرە و گەڕان بە دوایدا ناکات و ئەمە ئامێرەکە لایەنی پەیوەنددارەکان بۆ دەواازە سنووریەکان بازگەکان بەکاردێت بۆیە هاوڵاتی پرسیاری دابینکردنی و ئامێرە دەکەن ئەگەر شوێنێک پێویست بێ ئێمە ئامادەین بەڵام ڕاستپاردەی ئێمە نییە بۆی لەناو ماڵ و شوێن و دەوائیر و فەرمانگەکان بەکاربێت. بەڕێزان هێڵە گەرمەکان دووپات دەکەینەوە کە هەر گومان لێکراوێک ئێمە کە دەڵێن گومان لێکراو لە ڕوانگەی تەندروستیەوە ئەگەر بێت و نەخۆشێک بە تایبەتی ئەوانەی لە دەرەوەی وڵات گەڕاونەتەوە چونکە بەڕێزان دەزانن لە کاتی ئێستادا تاکە سەرچاوی ترسناچی هێنانی ئەم ڤایرۆسە گەشتیارە لە وڵاتانەی کە ئەو نەخۆشانەیان زۆرە و بەڕێستان دەزانن هەموو ئەو وڵاتانەی کە ئەم نەخۆشی تێدا تۆمار دەکرێت ڕۆژ بە ڕۆژ زیاد دەبێت هەمووی لە ڕێگەی گەشتیاریەکانەوە بۆ لە ڕێگەی ئەو کەسانەوە بە لە وڵاتێک بۆ وڵاتێشتر بۆیە هیوادارین هاوڵاتی هاوکارمان بێ کاتێک وەکو بەڕێز جەنابی وەزیری ناوخۆ باسی کرد ئەو کەسانێک کە دوور لە چاوی بازگەکان و لە چاوی پشکنین دەگەنە ئەو شوێنانە ئەوە پێویستە هاوڵاتی هاوکار بێت و هەواڵی ئەم هێڵە گەرمانە بدات و تیمەکانی گەڕۆکی ئێمە و تیمەکانی تەندروستی و وەڵامدانەوەی خێرا سەردانیان دەکەین بۆی بۆ بەرژەوەندی خۆی بۆ بەرژەوەندی خێزانەکەی و کۆمەلگا هەموو بەگشتی ئێمە بتوانین چاودێری بکەین چونکە دۆزینەوەی حالت لە کاتی ئێستادا بەڕێزان یەکێکە لە هەرە گرنگترین ڕێکارەکان بەلای ئێمەوە کۆنتترۆلکردنی ئەم نەخۆشیە بە دۆزینەوەی حالەتە دەستکەوتی تەندروستی لە کاتی ئێستادا دۆزینەوەی گومان لێکراوەک دۆزنەوەی حالەتێکە بۆ ئەوی بتوانین کۆنتترۆلیکەین نەوەک دوور لە چاوی تەندروستی هۆکاری بڵاوبوونەوەی بێ لە کەسێک بۆ کەسێکی تر. من لێرەوە جارێکتر سپاسی دام و دەستگا تەندروستیەکان دەکەین و هیوادارین ڕۆژانە بتوانین هەموو لایەکمان سەرچاوی دروستبوونی ئارامی و هێمنی و خۆشگوزەرانی هاوڵاتیان و باری ئاسایی ژیانیان بین و لە هەمان کاتدا تونند و تۆڵکردنی ڕێکارەکانی پاکوخایانی و تەندروستی بین دووبارە سپۆس بۆ هەم لایەکتان.